بەشی ناوخۆیی کوڕان کە سەر بە کۆلێجی تەکنیکی زانسەپڕاکانی هەڵەبجێ لە ڕاستیە خوێندکارانی پەیمانگای تەکنیکی هەڵەبجەش لێ مستەفیدەوین چونکە ئێمە لێرە بەشێکی ناوخۆییمان هەیە بۆ ئەم کەمپەسە و هەمووانیش سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانین لە ڕاستیە چەند ساڵانێکە ئێمە کێشێکی گەورەمان هەیە کە ئەوە 300 مەتر لە جادەی بەردەمی بەشی ناوخۆیی کوڕان بۆ کۆلێژمان بۆ پەیمانگامان قیر نییە ئەمەش گرفتێکی گەوری بۆ دروستکردوین بەڕاستی خوێندکاران زۆر ناڕەزایان دەربڕی زۆر بەسپاسەوە کە بەڕێز مەلایاسین خاوەنی گروپی کۆمپانیەکانی بەڕێز هاتە سەرخەت بەڕاستی ئیشێکی گەورەی بۆ کردوین زۆر سپاسی یەکەین کە لەسەر ئەرکی جەنابیان لەسەر ئەرسی کۆمپانیاکە توانی ئەم دوێنێ بە تەواوی ڕێگاکە کە نزیکەی 2200 مەتری مربع قیرەکە کە هەموو ڕێگاکەی بۆ قیرتاو کردوین ئێمە زۆر سپاسی یەکەین ئەم دوێنێ هەم ئێمە وەکو مامۆستایانی کۆلێژ و پەیمانگا هەم خوێندکاران بە تەواوی دڵخۆش بووین بەڕاستیش ئەمە خزمەتێکی گەورە بوو بەردێکی تر بوو کە خستێ سەر خزمەتەکانی لە پارێزگای هەڵەبجە ئێمە زۆر سپاس یەکەین دەستی خۆش بێ و نمونەیان زۆر زیاد بێت.